الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الأمين وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، خەتەر و گەورەی ئیشاع بڵاوکردنەوە. ئیمانداران، ئیشاع بڵاوکردنەوە خەتەرێکی گەورەیە بۆ سەر تاک. زۆر جاری وایە تاکەکە تێکەدا، تووشی نەخۆشی نەفسیەکە، تووشی دەرد و بەڵایەکە. و زۆر جار هەیە بۆ ناو کۆمەڵگە، و جاری وا هەیە خێزان تیاە، ژنومێ لێگەکە، باوک لە بنامەکەیەکە بە ئیشاع و بە ئیشاعی درۆ بڵاوکردنەوە. بۆیە ئیشاع لە سێ شتەوە، لە سێ کەسەوە دەرەچێت، ئاگامان لێ. کەسێکیان ئەوانەی کە هەواڵە بیست، هەواڵەکان زۆربەیان لە سێ کەسەوە دەرەچێت. یا ئەوەدە کەسێکی سادق، ڕاستگۆیە، تەلەڤیزیۆنێکە باوەڕدار، وەسایلێکی ئەعلامە هەمومان زانین کە ئیماندارە و باوەڕی پێکراوە، ئەو باوەڕی پێکەیت. بەڵام شەرط نییە هەموو شتەکانیشی بڵاو بکەیتەوە. دووەممان سەرچاوەیەکە کە درۆزنە. تۆ ئەزانێ ئەم تەلەڤیزیۆنە درۆزنە، بەس بە دوای درۆ ئیشاع و بەلبەلە و خۆسە و لایک و شێر و ئەمان ناکەن. حکومەتێک ئەزانی هەمووی درۆیە، کەس باوەڕی پێ ناکات. تۆ درۆیەک بۆ بڵاوکاتەوە، خەبەرێک بۆ باوەڕی پێکەی، خۆت دەزانین کەەوە درۆزنە. باوەکو کۆمەنیستەکانی زۆر ڕالێ نێ کە ئایانە درۆ بکە درۆ بکە درۆ بکە درۆ بکە تاوەی خۆی باوەڕی پێکەیت. ئینسانی موسڵمانە بێ عاقڵ بێ. چۆن کەسێک درۆزنە، سەرچاوەیەک درۆزنە، تەلەڤیزیۆنێک درۆزنە، شێعرێک درۆزنە، ئەزانی ئەمە کاذبە، هەموو جای درۆی باوەڕی پێکەی. لەبەرەوەی ئەوەی ڕاستادە بوو باوەڕی پێکەی، وە شەڕ نییە بڵاوی بکەیت، وەڵا ئەوەی درۆزن بوو باوەڕی پێ ناکەیت و لە شوێنی خۆی مرێنی. جۆرێکی سێمانەیە ئەمە زۆر خەتەرە. ئەمە زۆربەی منافقەکانی کرد. تۆ وازانی موسڵمان بەڵام منافقە دوو ڕووە. خوای گەورە ناوی ناوە فاسق. چکە کەسێک کە هەواڵێک بڵاو کاتەوە، ڕاستی تیابێ و درۆیشی تیابێ، وتەثەبوت نەکە، وتەبەین نەکە، وەلێکۆڵینە و بەیان و ڕوونکردنەوە نەکا لەسەر چاوەکەی، بزانە ئایا ڕاستە لە سەد تا سەد. ئەگەر بڵاوت کردەوە، ئەوە بزانە فسقت هەیە. ئەگەر بەردەوام بی دەبی بە فاسق بەسەری، هەرچەند تۆ نیەتەکەش خێر بێت. بۆیە زۆر جار لەمە ئاگاداری تەنانەت حەدیسی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم، هەنێ حەدیس هەیە پێویستە ئینسان بڵاوی نەکاتەوە تاکو بزانێ ئایا حەدیسە صحیحە یاخود ضعیفە، یا دروستکراوە، یا مختارە بەلای پێغەمبەرەوە کرێ. نەخوا جای ئەوەی کەوا هەواڵێک بێ، قسەیەک بێ، شتێک بێ کە بەلبەلە دروستکا لە ناو مجتەمەعا. بۆیە بڵاوبوونەوەی ئەو هەواڵان و ئیشاعە چەندەها پیاو چاک، داعی، موسڵمان، ئیمانداری ڕێکوپێک کە بانگەوازەکە بۆ تەوحید، بۆ یەکتاپەرستی، بۆ خواپەرستی، بۆ مزگەوت، بۆ چاکە، بۆ نیشتیمانپەروەری، بۆ سونەتی پێغەمبەر سەیرەکەی لە پڕێکە ئیشاعەیەکی بۆکەن و ناوی زڕن و خەڵک قسەی پێڵەوە بە هەزارە کەس بەبێ ئەمەی بزانێ مەسەلەکە چییە، هەزار جنێوی بڕۆن سەیریکردن و تەجربەکەن لە فەیسبووکەکان. چەندەها ئیشاعە فیتنەی دروست کردووە لە ناو خەڵکە، لە ناو مجتەمەعە، لە ناو خێزانە. زۆر جار ئیشاعە و درۆ لە ناو مزگەوتا فیتنەی دروست کردووە. ئەو فیتنانەی لە ناو مزگەوتا بێ، هەرێکە بەلایەکە ڕاکە نایە بۆ مزگەوت، هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی فیتنە و ئیشاعە و بڵاوکردنەوەی و ویتیە. چەندەها هەواڵمان بیستۆ کە درۆ بۆ برای لە برا کردووە، خوشکی لە برا کردووە، هاوڕێی خۆشەویستی لە یەک کردووە. چەندەها کەس تووشی ستەم بووە، زڵمی لێکراوە، تووشی زەرەر بووە، تووشی زیان بووە بە ئیشاعە و بە درۆ. خەڵک تووشی شەڕ بۆ چۆ بە یەکە. بۆیە ئیمانداران، ئیسلام ئیشاعەی حەل کردووە، عیلاجی کردووە. چۆن خوای گەورە باسی بۆ کردووی وهێناوێتی و عیلاجی بۆ ناوە ئایەتێکە. بە سێ نقطە عیلاجی کردووە، هی هەموو ئیشاعەیە. ئیشاعەکەیتە دینی بێ، ئیسلامی بێ، سەحی بێ، اقتصادی بێ، شەڕ بێ،
کەسابەتی بێ ناو مزگەوت بێ هەر ئیشاعەیە بێ بە سێ نقطە بە سێ هەناو حەلی کردووە. یەکەمیان ئەوەیە تەثەبوت تەبەیون، یعنی ڕوونکردنەوەی هەواڵەکە، لێکۆڵینەوە لێ بزانی مەزدەرەکە کوێ چییە وتوێتی، ئایا ئەو مەزدەرە ڕەسمیە یا هەر بیستمەوتیانە. شبينه بآياتك يا أيها الذين آمنوا إن جاءكم فاسق بنبأ فتبين، وفي قراءة أخرى فتثبتوا. يعني القرآن هذا جهاته تبينوا تثبتوا كما كان ليكون الذكر. وإخوائي قول أمري كردوا بل يقولينوا وبرون كردنوا لو هواري كتوجوا ليه أي بيستي أي بيني لنا تلفونك تا لبروا بهي جوري بو مسلمان حلال نية خبرك بغلاو بكاتوا كتأكيد نبي لسطع صدقي كسرشاوكي ديارين البيوز ناكا بلاي كيتوا نامي بلاي كيتوا گناه بالبي تاوان بالبي بدروزن دلتي لا إخواي قورا وهرمها قرانوي أم هوالب ومصدرك دعاية كان تجي مزقوتي عشتي أي بيسن درو يكسب أعرف يا مكة إيمان دار ولو مزقوتي عشتيها على فلان كاس على إدارة شتيكي وابس الراسة يا واتان كدوا واتان موتوا أواز مصدركية دعاية وبلا بيتوان على شتيك بلا بيتوان نخوشي بلا وكاتو برتقال نظام فيروسي جاي نظام شيء أو نخوشي بلا شيء ودي لا فيسبوك والله حرام باوري يبكي أي دكتورتي خاون بيشاوي كنتوا كسي قيابي أي وزارة الصحة والتندرسي أما يوتوا باوري يبكي أكن ناتو شو ناخذوا باور بشتيكي ناس هني مصدركي كيو بويا كرانا ويش تكان بوخل خوي أمر إيه مالك هجوم ما بودي أو ما لكوشنا بسم الله لما لو فنلندا تناو ناتو نازنش آية أم هوالانا لكيو هاتو شي أمي باس كردو أوي من بيستو مولد بدوايا قراو دو فيديوي نازنم صاري شانا كان لو حيبرا بشان دراوا دبابيتي روسيا رو نسراوا هلسنكي صونا بشان حاول كيلومتر نشتي كيلو كز نازن صارك إيشي لكيو هاتو إيشي بلاي دوام يعني ما نور رئيس البازية كره ليش غربي فلان هوان بلا بوت والله في عندك هجومي في روسيا يا اخوان بتكري كسبوا وزير الدفاع شيكي بلاو كده وزارة الدفاع هيجي وقت بلغري فنلندا تلفزيونتي فنلندا وتي أبدارمن شرمان بودي إما بوزي رمان كردوا بو به هوال بلاو كينوا بو نزير بخوان ومال ومنار وكسو كاس بكين آخر همو كسي تحملي هوالي شرناكا أو أمريكاي أو بين كدنياي كاول كرد أفغانستان وعراق ونازم بهزاران جندي سشيت وشويرن خشر قافتنية إما هما الخواني ما هم نار خزاني لو أنا تو تحمل خزانك تحملناك خزانك تحملك كشك تحملناك بو أبي تبوك وهو أوي كمان يستعمل إشاعية بس زين نتيجة كيشي مثلا اشتيجي لسطع صد راس إما هذا بزين كبلار يكين والنتيجة كيشي شي بده زين خير يا شر شاكا يا خراب آية خير تابوا مجتمعي إما لنا أم ولاتا أم اشتبلا كينو لنا وخمانا يا أخو شري تابنا ويزور بين مسلمانان لنا خمانا بيرناكينا ولا ويكوا أم إشاعية دروية خطرة لسلمانا كبير ولا تقف ما ليس لك به علم إن السمع والبصر والفؤاد كل أولئك كان عنه مسؤولا لاشتاق مدوي أي إنسان وشين يشتاق مكة وكذا نسوزان يعني درباري ببيستمو بينيم لنازانم چي وتيان نابي
چونکە بەڕاستی دەستگاکانی بیستن گوێکانت کەشتی پێویستی ئەو چاوەی کەشتی بێبینی و تێگەیشتنەکەت دڵت مێش کرد ئەوانە هەر هەمووی بەرپرسیارە بەرامبەر بۆیە نقطەی یەکەم تەسەبوت زۆر مهمە. نقطەی دووەم ئەو کەسەی کە ئیشاعە بڵاوکاتەوە فاسقە. خی گەورە ئیدا جاء فاسق بنبأ وەلایەنێ ئەو فاسقە موسڵمانش بێ ئیماندار بێ. چونکە بە مجرد هەر تەنها ئەوەی کە نەقڵی خەبەرێ بکەی ڕاست و دروستی ڕاستی تیاابێ و هەڵەشی تیاابێ لەگەڵ نەقڵە کرد فاسق ئیشی فاسقانە. سای مسلمان شتێ ناوێت درۆ بێ چکە درۆ زۆر خەتەرە لە ئیسلامە. بڵاوکردنەوەی درۆ زۆر خەتەرە. حتا ئەو درۆ بە درێژایی مێژوو بڕواتە گوناه و تاوان بۆ دێ. بۆیە بێ ئاگامان لێبێ خۆمان نەکەینە بارێکە بە فاسق دەرچین. چکە درۆکردن کە ئینسان بە هەموو شتێ بگێڕێتەوە بە درۆزن دەرچێت. ڕاست و خراپ درۆست دەچێتەوە ڕاست و دغەڵەت بە فاسق دەرچێت. تۆ لە لای خوای گەورە هەم کاذب بی هەم فاسق. لە کەبائیری گوناحە. چۆن دەرەچی لە ژێریە؟ چکە ئینسانی عاقڵ ئەزانێ ئەوەی کە بیسترە هەر شتێک بیسترە بڵاو ناتێتەوە. هی ئەوە نییە بڵاو کرێتەوە. نقطەی سێیەم ئاگامان لە عەواقیبی هەواڵەکان بێ کە بڵاوێکەینەوە. ئەو قسانەی کەیکەین لە کۆمەڵگا لە ناو ماڵا لە ناو مجتەمع لە ناو بەڕێدەرەکانمانە ئەو هەواڵەی بڵاوێکەینەوە قسەیەک کە ئەیکەین بۆ کوێ دەچێت نەتیجەکەی ئەنجامەکە کۆتاییەکەی بۆ کوێگە دیسانەوە بگەڕێنەوە بۆ ناو ئاەتەکە ئەن توصیبوا قوما بجهالة کەسانێک تووشی خەفەت مەراق ناڕەحەتی ئێش ئازار زەرەر زیان ئەکەیت بە نەزانی پاشان کۆتاییەکەی چییە؟ فەتوصبحوا على ما فعلتم نادمین. پاشان پەشیمانە بنە لەوەی کە کردوتانە بە هەڵە زەرەر زیانتان بە خەڵک گەیاندووە. ئایا قەت کە خەواڵێک بڵاوەکەیتەوە بیری کردوێتەوە نەتیجەکەی بۆ توێچێ؟ عەواقیبەکەی چییە؟ چی لە بەرامبەرەکەت دروستە بێت؟ کەسانێک هەیە ئیش و کاری خۆیان جێ هێشتە لەم شارە مەسلەحەتی ڕاکە. بۆ کوێ ڕاکەی؟ بۆ کوێ ڕاکەی؟ بۆ لەوەندە ڕاکەی؟ یعنی تۆ واکەی لە کەسێک ڕاکات واز لە ئیش و مەسلەحەت و ماڵ و مناڵ و هەموو شتێکی خۆی بێنێن بیترسێنی بەوەی شەڕە بێ و ئاژاوا بێ لە حاڵەتێکە هیچ شتێکیش نییە و خەبەرێکی درۆیە. وەی ئیماندار ئەوە چاک بزانە هەموو خەفەتێک هەموو مەراقێک هەموو زەرەر و زیانێک کە ئەیدێنی بەرامبەر براکەت بەهۆی بڵاوکردنەوەی ئیشاعەیەک کە ڕاست و درۆی وەکو یەک وایە هەردووکی تایە ئەوە ئیسمە ئەوە تاوانە ئەوە گوناهباریە. ئەوەیە وا لێکا فەتوصبحوا على ما فعلتم نادمین لە دنیا و لە قیامەتە پەشیمان بیتەوەی. لە دنیا عاقبەتەوەی لەوەی درۆ بڵاو کردوێتەوە خەڵک و ترساند و ئیشاعە و درۆی کرد و لە قیامەتیشا لەوانەیە بەقەدەر کێوەکان گوناه و تاوانە بۆ بێ لەبەرەوەی ئەو درۆ ئیشاعانەی کە لەناو خەڵکا بڵاو کردوێتەوە بەلبەلە و دروست کردووە و خەڵکی لێک تێ کردووە و خەڵکی ترساندوو و ناڕەحەتی و غەم و پەژارە و کردوتە دڵی خەڵک. وإلى كتائر بيغمر خوا صلى الله عليه وسلم لفرموديه چند كلمة يا فرمي من كان يؤمن بالله واليوم الآخر فليقل خيرا أو ليصمت. أي أو كساني باوتان بخوايا بالله ناوى كأجاي لها مو أشكروني هني كان معنا كهجي شاكو خرافة معنا أنوسيت كنسل يك مثقال الذرة خير وشاكا نية إلا محاسبة مالك وليه ما نفسيته
لحلال كان يشتبه سيتوا نجد حرام كانت أجر إيمانت هي بخواك أول وبروجك قيامتك همو ما نجرينوا بروت رجاوي أجينو بردسي خواي كوكا برسياني أوانا من همو ليكا أجر إمام أنا هي بو خواي وبو روجك قيامته أفرمي باقسي خير بك أجر قسي خير نزاني نتواني بدست النكود أفرمي بابي ذنبت باشان بلاو نكاتوا چونقا عاقبتكي خطرة زيانة بو خود بو ماڵ بو مجتمعك بو دينك بو دنياك بو قيامك خواهي قوري سلاي قاما بكي برحمي خور الرحمن بكي خواهي قوري مشرو بلاو مصيبته نهامتي درب دليل مع بارزي إيمو جميع المسلمان لهر شوينتي أم دنيا يا رب العالمين